ئەم کاتتان باش هاوڕێیان ساڵی نوێتان لە ئێستاوە پیرۆز بێ هەواڵن هێژە دەم باش ژوەرە ساڵە نو پیرۆز بێ چەند سەعاتێن مەمانە ئەمێ دەم ئەمێ خاتری خۆش ساڵە 2025 بخوازن ساڵێکی پڕ جودا بوو ئیدی ئەم بەبی ڕەنگی بەری خۆ دەدەن ساڵە 2026 هاوڕێنی هێژە ئیتر چەند سعات چەند کاتژمێرێکمان ماون لە دوای ئەمە هەمومان بێکەوە دەچینە سەر ساڵی نوێ ساڵێک کە لە پێشماندا کۆمەڵێک قەیرانی ساڵانی ئایندە لەگەڵ خۆیدا دێنێ و ئەمانەش هەتاوەکو ئێستا وەکو پێویست وەڵامێکی دیاری کراویان نییە لە ساڵی ئایندەدا ڕەنگ بێ بەشێک لەو قەیرانانە وەڵامەکانیان ببینین هەر لە بۆ هەندێ بە پێویستم زانی لەو لایفەدا ماڵ ئاواییتان لێ بکەم خاترێ خۆشوە بخوازم ساڵی ئایندە بێگومان ساڵێک دەبێ کە کۆمەڵێک ئەو پرسیارانەی لە ساڵی 2025دا کردمان وەڵامەکەمان بە تەواوەتی وەرنەگرت لە ساڵی ئایندەدا ڕەنگ بێ بەشێک لەو وەڵامانە وەربگرینەوە هەر هەمومان دەزانین لەو ساڵەدا ئیتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە جیهاندا کۆمەڵێک قەیران هەبوون و ئەو قەیرانانە هەتاوەکو ئێستاش چارەسەریان بۆ نەدۆزراوەتەوە بەڵام لە کۆتایی ئەم ساڵدا بینیمان لە هەندێک شوێندا بە تایبەتی وەکو غەزە ئەو شەڕ و ماڵوێرانیانەی کە پێشتر هەبوون ئیتر تاڕادەیەکی زۆر ئیتر کەم بوونەوە هیوادارین بگاتە ئاستی نەمان بەداخەوە ئەو جەنگەی کە لە ئۆکرانیا هەیە هەتاوەکو ئێستا بەردەوامە لە کاتێکدا ئێمە ماڵ ئاوایی لە ساڵی 2025 دەکەین ئیتر خەڵکانێک لەو دەقەیەدا لەو خولەکەدا چەندین دایک جەرگیان دەسووتێ لە سووریادا ئیتر تەماشا دەکەین سەرباری ئەوەی کە هاتنی حکوومەتی ئەلشەرع هەتاوەکو ئێستا شتێکی مژدەبەخشی پێ نەداوین بەڵام ئیتر دەبینین چاوەڕێ دەکرێت کە لە ساڵی ئایندەدا لەوێش ئیتر هەندێک گۆڕانکاری بێنە ئاراوە خەڵکانێک عەرەبە سونیە سیکولارەکان و ئالمانیەکان و دیموکراتەکان دەبن چ عەلەویەکان دەبن چ دروزیەکان دەبن و بە تایبەتی چ کورد و نەتەوەکانی دیکە کە لەگەڵ کوردەکاندا دەژین بە تایبەتیش ئەرمەنی ئێزیدی و کریستیان و تورکمەنەکان ئیتر هەمویان لەو ناوچەیەدا ئیتر لە کۆتایی ساڵیشدا گڵۆپی سووریان بۆ دەسەڵاتی ئەحمەد شەرع و دەستەی تەحریرە شام هەڵکرد کە ئەوان بە هیچ شێوەیەک ئامادەنین بەیعەت بدەن بە ڕژێمێک کە هیچ جیاوازی نییە لە ڕژێمەکەی ڕابردوودا ئەتوانین بڵێین ئەسەد ڕژێمێکی دواکەوتووی دیکتاتۆری ناوەندگەرایی ئەلمانی سیکولار بوو ئێستاکە هەمان ڕژێم واتە هەمان دیکتاتۆریەت نادیموکراتیەت دواکەوتویی و هەمان سنترالیزم و ناوەندگەراییە بەڵام ئەمجارە لە بەرگێکی ئیسلامیدا ئیتر ئەمە ڕەنگ بێ لە ساڵی ئایندەدا بەردەوام بکە بەڵام لەگەڵ بەردەوام بوونی ئەوەش بمانەوێ نەمانەوێت دیالێکتێک پێش دەکەوێت ئەویش بەرگری کۆمەلگایە لە بەرامبەر ئەو ڕوئیایەی کە جیهان ویستی لە ساڵی 2024 و 2025دا بیسەپێنێ واتە بە تایبەتیش ئەو جیهانەی ئێستادا کە بە ئاشکرا پێمان دەڵێ شتێک نییە بە ناوی جیهان شتێک نییە بە ناوی کۆمەلگا شتێک نییە بە ناوی مرۆڤ شتێک نییە بە ناوی بەیەکەوە ژیان ئێمە هیچ کارمان بە ئێوەدانە چۆن ئەژین بۆ خۆتان بژین هەر کەسێک دەرگای لەسەر خۆی دادەخاو ئیتر کاری بە ئەوانی دیکەوە نییە و ئەمە
هەوڵ دەدرێ ئەمە تەنانەت بکرێتە کولتورێک لە بۆ کۆمەلگاشەوە، واتە کۆمەلگاش ئیتر پارچە پارچە بکرێ، هەر کەس لە ماڵی خۆی، هەر کەس لە گەڕەکی خۆی، هەر کەس لە شوێنی خۆی بمێنێتەوە، بەو شێوەیە خەڵکەکە پارچە پارچە بکرێ و بەسەریاندا زاڵ ببن. ئەمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەبینین کە ئەو مۆدلەیە کە چەندین ساڵە کاری بۆ دەکرێت، لە ڕاستیدا لە دوای 11 سپتەمبەر یەکەمین کۆڵەکەکانی هاوێشتران ئەویش ئەوە بوو کە بۆ جاری یەکەم ڕژێمێکی ئیسلامی تورکی هاتە سەر دەسەڵات کە پێی دەوترێ ئاک پارتی، و ئەو ئاک پارتی هەتاوەکو ئەو ڕۆکەش لەسەر دەسەڵاتدایە تەماشا دەکەین چ قەیرانێکی لە بۆ تورکیا و گەلانی ناوچەکە و لە بۆ ناوخۆی تورکیا و حتا خەڵکی تورکیش هێناوەتە ئاراوە کە کۆمەلگای تورکی ئەمڕۆکە لە برسیەتێکی زۆر زۆر گەورە دەناڵێنێ. و لە هەمان کاتدا دەبینین کە لە دوای ساڵی 1970دا شۆڕشی ئێران کە ئەتوانین بڵین دزرا و بوو بە شۆڕشێکی مەزهەبی ئاینی، تەماشا دەکەین چ کارە ساتێکی لەگەڵ خۆیدا هێناوەتەوە کە هەر دەقەیەک بە تایبەتی لە ناو سنووریەکان مرۆڤێک لە سەرمان ڕق دەبێتەوە. و تەماشا دەکەین کۆمەڵێک شاری گەورە گەورەی وەکو تاران ئیتر بە دەردی کارەساتی ژینگەیی، کارەساتی برسیبوون، کارەساتی بێئاوی، کارەساتی پیسبوونی ژینگە دەناڵێنن. ئیتر ئەمانە هەمویان کارەساتی زۆر زۆر گەورە بوون کە تەماشا دەکەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕوبەڕوومان بوونەوە. ئەمڕۆکە ئەم کارەساتانە لە هەر شوێنێکدا بەپێی هەڵ و مەرجی خۆی لە هەموو جیهاندا وجودیان هەیە. بۆیە تاقە ڕێگایەک کە ئیتر دەبینین مرۆڤەکان هیوای پێ بخوازن ئەویش ئەوەیە کۆمەلگا خۆی ڕادەستی ئەو بیر و بۆچوونانە نەکا کە لە سەرەوە بەسەریدا زاڵ دەبن، کە درۆی وەکو ڕاستی بۆ وێنا دەکرێەوە کۆمەلگاش قبولی دەکا، ئەمە وەکو ڕاستی قبول دەکا. ئیتر لە ساڵی ئایندەدا ساڵێک دەبێت کە کۆمەلگاکان بەیەکەوە ئیتر لە دژی ئەو هەژمونە دەبێ بەرگریەک بکەن، هیچ چارەسەریەک نەماوە جگە لەما. ئیتر لە هەمان کاتدا لە کاتێکدا ئەوە ئەڵێن دەبێ ئەوەش بڵێن کە لە جیهاندا و بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە کوردستانیشدا قەیرانێکی دیکەمان هەیە، ئەویش مۆدێلی تێکۆشانی کۆمەڵایەتیە کە حیزب دەستی بەسەرداگرتووە. ویانش حیزب دەیەوێ ڕۆژانە ئەو مۆدێلە بجزێ و خۆی بکات بە خاوەنی، بەڵام تەماشا دەکەین لە هەمان کاتدا ئەو کولتورە حیزبیە نابێتە وەڵامێک بۆ ئەوە. جا لە چەپەکەیەوە بگرێت تا دیموکراتەکەی، لە دیموکراتەکەیەوە بگرێت تا ناسیۆنالیستەکەی، لە ناسیۆنالیستەکەشی بگرە تا ئیسلامیەکەی و ئەلمانیەکەی، تەماشا دەکەین لەناو ئەو قەیرانە گەورەیە دانا کە نەدەتوانن ڕاستینەی کۆمەلگا قبول بکەن و نەدەتوانن وەڵامێکی کۆمەلگا بدەنەوە. ئیتر ئەوانش لە بیندا ماوەن. لە ساڵی ئایندەدا ڕەنگ بێ ئەمە بە تەواوەتی ڕوون ببێتەوە. گەورەترین نمونەی ئەمە ئەمڕۆکە لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە تەواوی ئێراندا دەبینین. گەلانی ئێران بە کورد و ئەزەری و فارس و هەموو نەتەوە و ئاین و گروپەکان ئیتر تێکۆشانێکی وا دەکەن، واتە نە حیزبی سیاسی، نە کیانی سیاسی ئەتوانێت وەڵامیان بداتەوە، نەکیانی سیاسیش ڕێگایان پێدا دانیان پێدانێ بۆ ئەوەی ئەوان بەخۆیان مۆدلێک شێوازێکی دیکەی ژیانی سیاسی با بڵێن بدۆزنەوە و تێکۆشانی پێ بکەن. بۆیە دەبینین ئەمە لە هەموو شوێنەکاندا ئیتر خەریکە لە دایک ئەبێ و من پێم وایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە هەموو بەشەکانی کوردستاندا ئەو مۆدێلە پەیتا پەیتا سەری خۆی دەردێنێ و زاڵ ئەبێ هەم بەسەر دەسەڵاتی هەژمونگەرە، هەم بەسەر دەسەڵاتی دەوڵەتی نەتەوەی ساقیت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا، هەم بەسەر حیزبی
ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە لە زۆربەی بەرنامەکانماندا باسمان لەوە کردووە کە خاوەنی کولتور و شەهید و چەک و خوێنە بە تەنیا خاوەنی کولتور و کولتوری شەهید و چەک و خوێنە و ئەمەش دەکاتە وەرەقەیەک دەکاتە وەسیلەیەک بۆ ئەوەی تاکەکانی کۆمەلگا تەسلیم بگرێت ئەمەیان ئیتر تەماشا دەکەین مرۆڤی ئێمەی تووشی کۆمەڵێک کارەسات کردوتەوە یەک لەو کارەساتانە ئەوەیە لە یەکەمین چەک ماغی گەیشتن بەدەسەڵاتیاندا تەماشا دەکەین ئەمانە هەڵدەستن سەرەتا بنەماڵەی ئەو شەهیدانە لە ناو دەبن کە خۆیان وەکو چەک لە بەرامبەر کۆمەلگا بەکاردێنن خۆیان ئەڵێن شەهید ئەو ئەرکەی لەسەر شانی بوو پێکی هێناوە گیانی خۆی فیدا کردووە خوێنی خۆی ڕشتووە ئەی تۆی بێ شەڕەف و بێ ئێرادەی زیندوو دەبێ هەتا دەمری گوێ لە ئێمە بگری گوێ لە حیزب ڕابگری بەڵام لە کوردستانی عراقدا لە کوردستانی باشووردا بینیمان لە ساڵی 1991 لە جیاتی ئەوەی خوێنی شەهید و ڕنج و ماندووبوونی شەهید قوربانی شەهید بکەنە وەسیلەیەک بۆ پێشکەوتنی کۆمەلگا هەڵسان یەکەمین خەنجەریان لە بنەماڵەی شەهیداندا چۆن بنەماڵەی شەهیدانیان بە پارە کڕی بنەماڵەی شەهیدانیان گەندەڵ کرد گەندەڵی لە کوردستانی عراقدا ساڵی 1992 سەرەتا لە بنەماڵەی شەهیدانەوە دەستیان پێکرد سەرەتا بنەماڵەی شەهیدانیان گەندەڵ کرد واتە ڕاستە کوڕی تۆ خوێنی داوە بەڵام لە بەرامبەر ئەو خوێنانە کۆمەڵێک دۆلار ئۆتۆمبیلێک پارچە عەرزێک پۆستێک لە بارەگایەکی حیزبی کە بەتەنیا جەهالەتی لێدەبارێ پێشکەشت دەکەن و دەمت دادەخن بە هەمان شێوە ئیتر تەماشا دەکەین هەر بەو کارتەی واتە بە کارتی شەهید کە ئەوان لە ڕاستیدا وەکو شەهید نایبین لە ناخی خۆیاندا لە کرداردا وەکو مردوو مامەڵەی لەگەڵ دەکەن بەو مردووە لە ڕێگای کارتی ئەو مردووە ئەمجارە شەڕی زیندوەکان دەکەن و ئەمە کللتورێکی زۆر خراپە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە تەماشا دەکەین لە سایەی ئەو کللتورەدا پێشکەوتنی فکری پێشکەوتنی کۆمەڵایەتی پێشکەوتنی تاکەکان بە هیچ شێوەیەک ڕووی نەداوە چ لە ناو نێرینە چ لە ناو مێینە و ئەمە یەک لە کارەساتە هەرە گەورەکان بووە کە تەماشا دەکەین لە ساڵی ڕابردوودا ململانەیەکە خەریکە دەتەقێتەوە لە نێوان کۆمەلگا و لە نێوان حیزب و لە نێوان دەوڵەتدا چۆن دەوڵەت لەسەر بنەمای هاوڵاتی باش و هاوڵاتی خراپ مامەڵە لەگەڵ تاکە کەسەکان دەکاو دەیان چەوسێنێتەوە هەر کەسێک لە گوێ لە دەوڵەت نەگرێ نەبێتە پیاوی دەوڵەت نەبێتە ژنی دەوڵەت وەکو خاین سەیری دەکا تەماشا دەکەین حیزبی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا بەڕاستی ئەگەر دەسەڵاتی هەبێ لەو دەوڵەتە کەمتر ناکە لە بەرامبەر هاوڵاتیەکانی لە بەرامبەر لایەنگرەکانی و تەنانەت لایەنگرەکانیشی کاتێک کە دەنجیان هەڵببڕن ئەوان دووجار خائین دەبن نەوەکو جارێک لە بەرامبەر خوێنی شەهید جارێکیشیان لە بەرامبەر حیزب خائین دەبن و ئەمە وای کردووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا گۆڕانکاریەکان گۆڕانکاری زۆر خراپ بن گۆڕانکاری کراوە نەبن و مرۆڤ ئومێد و ئاسۆیەکی لەو گۆڕانکاریانە نەبێ و ئیتر دەسەڵاتەکان چ حیزب بێ چ دەوڵەت بێ چ هەر گروپێکی سیاسی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەتەنیا حیزب و دەوڵەت نین بەڵکو خێڵ و عەشیرەت و مەزهەب و شێخ و دیوەخانە ئاینیەکانیش دەگرێتەوە ئەمانە یەک بە یەک بتوانن ئیتر پشتی کۆمەلگا بکۆڵن هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین کۆمەلگایەک کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ماندوو بووە لە جەنگ و هیچ هیوایەکیشی نە بە دەوڵەت و نە بە مۆدێلێکی دیکەی ئایدۆلۆژی حیزبی نەماوە چونکە حیزبەکان وەڵامی ئەمە نادەنەوە ئیتر تەماشا دەکەی پەنای بردۆتە بەر مەزهەب پەنای بردۆتە بەر خێڵ و عەشیرەت و ئەمەش یەک لەو کارەساتانەیە کە لە کۆتایی ساڵانی ڕابردوودا بەڵام لە ساڵی 2025دا لە کۆمەڵێک وڵاتدا
وەکو عێراق، وەکو تورکیا، وەکو ئێران، وەکو یەمەن، وەکو سووریا، وەکو لیبیا و کۆمەڵێک ناوچەی دیکەی باکووری ئەفریقا ئەمانە یەک بێک ئێستاکە دەبینین و ئەمەش نیشانەی ئەمەیە کە مۆدێلەکان بەردەوام بەرەو خنکاندن دەچن و دەبێت مۆدلێکی نوێی سیاست، مۆدلێکی نوێی کاری کۆمەڵایەتی بێتە ئاراوە کە وەڵامی ئەم قۆناغەمان بداتەوە. لە ساڵی 2025دا ئیتر تەماشا دەکەین کۆمەڵێک قەیران لە سووریا، لە تورکیا، لە ئێران، تەنانەت لە عێراقدا، لە وڵاتانی دیکەی کەنداوی عەرەبیدا وەکو یەمەنی ئێستا، وەکو لیبیا، وەکو سۆماڵ، وەکو سوودان ڕوبەڕوومان دەبنەوە کە ئەمانە هەم قەیرانی ژینگەین، هەم قەیرانی کۆمەڵایەتین، هەم قەیرانی سیاسی زۆر قۆڵ و گەورن کە لە هەموو شوێنێکدا لە هەر مەترە عەرزێکدا بەرمیلێک باڕوود ئیتر ئامادەکراوە بە تەنیا ماوە فتیلەکەی داگیرسێنی و بتەقێتەوە ڕوبەڕووی کۆمەلگاکاندا و ئەمانە هەر هەمویان لە ساڵی ئایندەدا پێویستیان بە گۆڕانکاریەک دەبێ، پێویستیان بە ململانێ و تێکۆشانێک دەبێ. ئەو تێکۆشانەش بێگومان بەبێ ئێمە، بەبێ کۆمەلگا، بەبێ ئێوە ناکرێ. هەر کاتێک مرۆڤەکان هەڵسن هەموو دەرگاکانی دەوروبەری مێشکی خۆیان قەتیز بکەن لە چوارچێوەی ئەوەی کە بە تەنیا بۆیان ئامادە کراوە لە پێشووتردا، ئەو قاڵبە ئاینی و مەزهەبی و خێڵەکی و حیزبی و ویانیش ئەو قاڵبە ئایدۆلۆژیانە ویانیش ئەو قاڵبانەی کە دەوڵەت لە بۆیان ئامادە کردو بە تەنیا لە چوارچێوەیدا بێن و بچن، ئەمە تووشی ڕووخانێکی زۆر گەورە دەبن کە کۆتاییەکەی کارەساتی زۆر گەورەیە. هەروەها لە ساڵانی ڕابردوودا، بەڵام لە ساڵی 2005دا دیسا بینیمان کارەساتێکی دیکەمان بینیوە، تەنانەت لەو ناوچانە لەو کیشوەرانەی کە تۆزێک مرۆڤەکان هیوایان پێ هەبوو وەکو خۆرئاوا، وەکو ئەوڕۆپا تەماشا دەکەین لەوێشەوە شەپۆڵێکی نەژادپەرستی، شەپۆڵێکی پۆپیلیزمی، شەپۆڵێکی ئیتر تەماشا دەکەین پڕ لە عەقلیەتێکی پرۆپاگەندا، هەر هەمویان بەیەکەوە هێڕشی سەر کۆمەلگا دەکەن. لە مێدیاکاندا ئەمانە حاکمن، لە سیاسەتدا ئەمانە حاکمن، لە بازاردا ئەمانە حاکمن، لە ناو کۆمەلگادا ئەمانە حاکمن، لەسەر شانۆی هونەر و وەرزشدا ئەمانە حاکمن. هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین ئەو شوێنانەی کە لە بۆ کۆمەلگا شوێنی مقدسن، وەکو وەرزش، وەکو مۆسیقا، وەکو تەواوی هونەرەکان، لەوێشدا ئیتر ڕاسیزم و نەژاد پەرستی، پۆپیلیزم و لە هەمان کاتدا شێوازێکی بەتاڵی پرۆپاگەندا ئیتر حکم دەکا بەسەر کۆمەلگاکاندا و کۆمەلگاکانیش لە بەرامبەر ئەوە ئیتر زۆربەی جار تووشی بێچاریەکی زۆر گەورە دەبن. هەر بەو مەبەستە ویستم بڵێم ساڵێکی دیکەمان پڕ لە خۆشی و ناخۆشی بەڕێ کرد، بەڵام لەو ساڵەشدا کۆمەڵێک هیوامان دروست کرد کە تەماشا دەکەین لە کوردستاندا ئیتر ئەو شتەی کە ئێمە بەردەوام ترسمان لی هەبوو بە ناوی شەڕی ناوخۆیی، ئەمە تا ڕادەیەکی زۆر ئیتر خرا لایەکەوە، ئەگەرچی ئەو عەقلیەتەی شەڕی ناوخۆی هەتاوەکو ئێستاش مابێ، بەڵام تەماشا دەکەین هاوسەنگیە سیاسیەکان وایان خواست کە لایەنەکان ناچار بن ئیتر بە هیچ شێوەیەک زەمینەی شەڕی ناوخۆیی دروست نەکەن و گەورەی نەکەن. لە هەمان کاتدا تەماشا دەکەین لە شوێنێکی وەکو سووریا کە لە بۆ کوردەکان وەکو سەحرای وشکانی کوردەکان دەناسرێ، لەوێ تەماشا دەکەین کوردەکان سەرباری هەندێک کەم و کورتی توانیان ئیتر لە هەڵو مەرجێکی زۆر نادیاردا خۆیان لەسەر پێ بگرن و خۆیان بەهێز بکەن و تەنانەت ببنە هیوایەک لە بۆ نەتەوەکانی دیکەی وەکو دروزەکان، وەکو عەلەویەکان
وەکو کەمینە ئاینیەکانی دیکە لە ناوچەکەدا و ئیتر ئەمانە وزەیەکیان پێ بدەن بۆ ئەوەی لە قۆناغەکانی ئایندەدا ئەوانیش ئیتر بتوانن کار بکەن بۆ مۆدلێکی دیکەی ژیان، مۆدلێکی سەرکەوت و مۆدلێکە شایەنی مرۆڤەکان بێ. ئیتر لە ڕۆژهەڵاتی کوردستاندا تەماشا دەکەین هەتاوەکو ئێستا لە ناوە خۆدا گۆڕانکاریەک لە شوێنێکدا لە ناو خەڵکدا لە ناو کۆمەلگادا لە ئارادایە کە ئێمە بەڕاستی زەحمەتی دەبینین لەوەی کە ناوی لێ بنێن. ئەمە چ گۆڕانکاریەکە کە کۆمەلگایەک تەماشا دەکەین سەرباری ئەوەی زۆڵم و زۆرێکی زۆر گەورەی لەسەر هەیە، سەرباری ئەوەی کە بواری ئابووری لە ڕادەبەدەر خراپ و لاوازە، سەرباری ئەوەی تەماشا دەکەین ڕەفاهیەتی ژیان و پەروەردە و ئیتر تواناکانی دیکەی کۆمەڵایەتی وەکو تەندروستی تا ڕادەیەکی زۆر دواکەوتووە، بەڵام تەماشا دەکەین کە لەوێشدا ئیتر کۆمەلگا مۆدلێکی خۆبەخێوکردنی سیاسی سروشتی دروست کردووە. چ لە سەردەمی کۆڕۆنادا ئەوەمان بینی لە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستاندا هەتاوەکو ڕاپەڕینەکەی ژینە ئەمین، شۆڕشەکەی ژینە ئەمین کە بەڕاستی مرۆڤ ئەتوانێ بڵێ ناوی لێ بنێ شۆڕش کە جاری یەکەمین بوو کچە کوردێک توانی ئیتر هەموو خەڵکانی ئێران لە دەوروبەری یەکتردا بەڵام لە دژی ستەمکاری کۆبکاتەوە کە پێشتر ئیتر ستەمکاران هەوڵیان دەدا ئەو کۆمەلگایانە پارچە پارچە بکەن و بەرببنە گیانی یەکتری و ئاگیان لە لایەکەی دیکەدا نەمینێ. ئیتر لە باکووری کوردستاندا تەماشا دەکەین بە هەمان شێوە ئەو بزوتنەوەیە سەرباری کۆمەڵێک هەڵەی استراتیژی، کۆمەڵێک هەڵەی دیکە، ئیتر کۆمەڵێک عەقلیەت کە لە بڕگەکانی پێشووتردا ڕەخنەمانکردن لەوێشدا وجودی هەیە، بەڵام تەماشا دەکەین ئیتر سیاسەت لەوێدا نەوەک کۆڵی نەدا بەڵکو هەتاوەکو ئێستا خۆی لەسەر قاز دەگرێ و کە دەوڵەت دەسەڵات ناچارە بە هەردوو چاو تەماشای بکا و هەموو جموجۆڵەکانی ئیتر بە سەرنجەوە بیری لێ بکاتەوە و حیسابی بۆ بکە کە پێشتر دەیانگوت ئێمە ئەو کۆمەلگایەمان لە گۆڕناوە و سەری گۆڕەکەمان بەتۆن کردووە. و ئیتر تەماشا دەکەین لە کوردستانی عێراقدا سەرباری ئەوەی لە سایەی هەڵومەرجی نێودەوڵەتی و هەڵومەرجی ناوچەکەدا گۆڕانکاریەکی بەرچاو نایەتە ئاراوە و تەماشا دەکەین ئیتر ئەنجامی ئەوە دەبینین کە خەڵکانێک بە جلی خەڵک، بە زمانی خەڵک، بە کولتوری خەڵک لەو خەڵکەدا لە خەڵکەکە بدا و خەڵکەکە بچەوسێنێتەوە، کارەساتێکی خراپتری لێ دەکەوێتەوە لەوەی کە سەدام حوسێن لە ماوەی ئەو هەموو ساڵەدا ئەنجامیدا. کارەساتێکی ڕۆحی، کارەساتێکی ژینگەیی، کارەساتێکی کۆمەڵایەتی، کارەساتێکی ئابووری، کارەساتێک کە لە زیهنی تاکەکاندا ئیتر تەماشا دەکەین پنگی خواردووە. بەڵام ئەمانەش تەماشا دەکەین لەوێشەوە هەندێک هەوڵ ئەگەر کەمیش بێ ئەگەر بچووکیش بێ دەبیندرێن بۆ ئەوەی مۆدلێکی نوێی سیاسی بەڵام کۆمەڵایەتی ئەمجارە بێتە ئاراوە و لە ساڵی ئایندەدا جێگای خۆی لەسەر شانۆی سیاسی بکاتەوە. ئیتر دەبینین کە هەموو بابەتەکان هەتاوەکو ئێستا لە ناو یەکتریدا لە ناو ململانەیەکی زۆر گەورەدان و بەو شێوەیە ئێمە پێدەنینە ساڵی ئایندە هیوادارم لە ساڵی ئایندەدا زۆربەی زۆری ئارەزوەکانتان بێنەدی، زۆربەی زۆری کێشەکانتان چارەسەر ببن و ساڵێکی
خۆش بە پیت و بەرەکەت چاوەڕێی هەموو لایەکتان بکە. لە کۆتایی قسە لەو کەناڵەدا ئیتر بەڵێنی ئەوەتان پێ ئەدەم کە لە ساڵی ئایندەدا ئێمەش بتوانین گۆڕانکاریەک لە پەخشەکانماندا بکەین و بتوانین زیاتر لە خزمەتی ئێوەدا بین بە شێوازی گونجاوتر، بە شێوازێک کە هەم خزمەت بە ئێوە بکە و هەم ئێوەش بتوانن بە تێر و تەسەڵی و بە مەمنونیەتەوە ئیتر سوود لەو بابەتانە ببینن. بەڵێ هاوڕێیان، بەو شێوەیە دێینە کۆتایی ئەو بابەتە و کۆتایی ساڵی 2025 ساڵی نوێ لە هەمووتان لە کەس و کار و دەوروبەرتان پیرۆز بێ، بە هیوای ساڵێکی پڕ لە بەرووبووم و خۆشی و شادی هەر بژین. ساڵاوەی نو پیرۆز بێ.